کێشەکانی نێوان حکومەتی ناوەند و هەرێمی کوردستان لەسەر پرسی سوتەمەنی و فرۆشتنی نەوت هێشتا بە کۆتا نەهاتووە لە نوێترین کاردانەوە و لە نوێترین گۆڕانکاری کە لە عێراقدا ڕوویدا ئەویش ڕاگررتنی نەوتی کەرکووکە بۆ کۆمپانیای کار کە لە هەرێمی کوردستانە دیارە ئەم کۆمپانیایە بە فەرمی حکومەتی هەرێمی کوردستان نییە بڕوونتر لەسەر ئەم بابەتە هۆکار چییە کە حکومەتی عێراقی ئەم نەوتەی ڕاگرتووە بۆ کۆمپانیای کار تا چەند پرسە سیاسیەکان شارە سیاسیەکان هۆکارن بۆ ئەوەی کە نەوتی کەرکووک ڕابگیرێ بۆ کۆمپانیای کار ڕێگە چارەسەریەکان چین و لەسەر پرسی ئەو کۆمپانیانی دیکەی هەرێم کە کاری دەرهێنان و ناهەناردەکردن و جیاکردنەوەی مشتەقات و جۆرەکانی نەوت دەکەن ئەمانیش هەمان هەڵوێستیان لە بەرامبەردا بگیرێتە بەر لەلایەن حکومەتی ناوەندەوە فشارەکانی عێراقی لە چیدا دەبینێت و تەنها پرسی سیاسی یاخود هۆکاری یابووریشی لە پشتەوەی لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەڕێز دکتۆر ڕێبین سەمەد کە بەڕێزیان مامۆستای زانکۆن ڕاستەخۆ لە هەولێرەوە میوانن گفتوگوی ئەم بابەتاکەین دکتۆر زۆر سوپاس بۆ ئامادەبوونت ئێوە خوێندنەوەتان چییە بۆ ئەم بڕیاری حکومەتی عێراقی و کاریگەری ڕاگررتنی نەوتی کەرکووک بۆ کۆمپانیای کار چییە بێت؟ زۆر سپاس ئێمە گەر بگەڕێنەوە سەرەتای مەسەلەن پێش هۆکاری ئەو ڕێکەوتنامە چی بوو کە لە نێوان کارگروپ و هەروەها لە نێوان وەزارەتی نەوتی عێراق ڕوویدا خۆتان نەزان لە دوای 2014 بەهۆی هاتنی هێرشەکانی داعشی تیرۆریزم بۆ سەر عێراق بە تایبەتی لە سووریاوە ئێمە بینین پێداویستی سوتەمەنی لە عێراق ڕاستەوخۆ ڕووی لاڵکشان کرد واتە تەڵەب لەسەر سوتەمەنی و بەروبوومە نەوتیەکان یەکجار بەرز بوویەوە یەکێک لە هۆکارە هەرە سەرچەکان کە پاڵی بۆ وەزارەتی نەوتی عێراق نا بۆ ئەوەی گرێبەز بکات لەگەڵ کار گروپ هەروەها قەیوان لە پاڵێوگەی بازیان دوای ئەوەی کە پاڵێوگای بێجی وهروە بەشێک لە پاڵێوگای دۆرە تووشی هێرش و یاخود لە ناوبردننی ئەو مەسفایە بۆیەوە بە تایبەتی لایەن هێرشی لایەن چەکدارانی داعشوارەوە هەندێک لە تێکدەران کە لە عێراق مەبەستیان بۆ ئەو پاڵێوگانە یاخود ژێرخانی ئابووری عێراقە لە بەشێکی مەسفایەکان بەشێکی گرنگ و استراتیژی ئەو وڵاتە پێک دێنن ئەو بۆ خاپوریان کرد هەروە هاتنی بە لێشای ئاوەرەکان بۆ هەرێمی کوردستان ئەمە وای لە حکوومەتی عێراقی وەزارەتی نەوتی عێراق کرد کە باشترین ڕێگا بەمەبەستی دابینکردن ئەو پێداویستیانە لە کارەبا بیت یاخود پێداویستی سوتەمەنی بیتن بیخاتە بەرنامە و پلانی خۆی چکە بە هۆکارێکی گرنگ و گەورەدا ئەندرە لەو کاتە کە قەیرانش گەورەی سوتەمەنی دروست کرد لە عێراقدا عێراق چەند ڕێگایکی لە بەردەمدا بوو بۆ ئەوەی گرێبەز بکات بەبەستی پڕکردنەوەی ئەو سوتەمەنی بەهۆی لە ناوچوونی بێجی و ڕاوەستانی مەسپاڵێوگای بێجی کە تووشی بیەوە ئێمە زانین پاڵێوگای بێجیەکێکە لە پاڵێوگا هەرە گەورەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە ساڵ 1976 لە عێراق و لە باشووری تکریت و باکووری ڕۆژهەڵاتی شاری بەغدا دروست کرا کە ئەو کاتە بودجەی دروستکردنی پاڵێوگای بێجی 12 ملیار دۆلاری تێچوو کولفەی یاخود کولفەی تێچوونی دروستکردنی پاڵێوگەی بێجی نزیک بە 12 ملیار دلار بوو لاما کەدا ڕۆژانە نزیکە لە نێوان 280,000 بۆ 320,000 بەرمیل نەوت لەو پاڵێوگایە تەسفیە دەکرات کە بەرەوبوومە نەوتیەکان لێجیا دەکراوە واتە دەتوانم بڵێم سەتا زیاتر لە 6 بۆ 7 بەربوومە نەوتیەکانی هەموو عێراقی دابین دەکرد ئەوە بوو لە دوای لە ناوبردننی ئەو پاڵێوگایە وەزارەتی نەوتی عێراق بڕیاری دا کە بۆ پڕکردنەوەی ئەو پێداویستێکە بەهۆی نەقسی لە ناوچوونی پاڵۆگای بێجیەوە تووشی عێراق بوو ئەو بوو بڕیاری گرێبەسیدا لەگەڵ قەیوان و لەگەڵ کارگروپ لەوانە بەشێک لە بیر و بۆچوونەکان لە ناو وەزارەتی نەوتی عێراق ئەوە بوو کە پەنا بەرەبەر دابیکردنی سوتەمەنی بە تایبەتی لە خەلیج یاخود لە ئیرانەوە بەڵام لەو کاتە بۆ کولفەکەی لەسەر عێراق 1 لتر بنزین 1400 دینار دەوەستا باشترین بژاردەکە لەو کاتە وەزارەتی نەوتی عێراق هەڵی بژارد کە ئەو دەمەی لە سەردەمی بەڕێز عەبدولعیب جەباری بوو ئەوە بوو گرێبەسی لەگەڵ کار گروپ و وەرەوە قەیوان کرد بەمەبەستی دابینکردنی بنزین و نەوتی سپی و گازوایل بۆ محەتەی کارەبایەت بەمەبەستی دابینکردنی کارەبا بۆ ناوچەی ئەو ناوچانەی کە کۆچبەر و یاخود ئاوەرەکان تێیدا نیشتەجێ بوو ئێمە ئەگە سیر بکەین ئەو گرێبەستەی کە لە نێوان حکوومەت وەزارەتی نەوتی عێراق و کارگروپ و قەیوان کە لەو کاتە ئەنجام درا بەمەبەستی پاڵاوتنی 120,000 بەرمیل نەود بوو
بەشێکی ئەو بەشێک لەو 120,000 بەتەنکەر لە بۆ بازیان ئەچوو و بەشێکیش لە ڕێگای بۆڕیەوە دەگەیاندرایە مەسفای کار لە خوڕمەڵە کەواتە دوکتۆر بەڵێ ینی ئەگەر خوێندنەوەیەک بۆ بعدێکی دیکەی ئەم بڕیارە بکەین و حسب واقعەکە بەپێی ئەوەی کە هەیە لە نێو مەیدانی سیاسیەکەدا وا نابیندێت کام فشارەی عێراق یاخود ئەم بڕیاری عێراق فشارێک بێ بۆ هەرێمی کوردستان لە بەرەنجامی ئەو بڕیاری کە لە ڕابردوودایان کە حکوومەتی هەرێم نەتوانێت نەوت بفرۆشێ بە شێوەیەکی سربەخۆ لە ڕێگەی جێهانەوە یعنی مێژ وەکو جۆرێک لە فشار نابیندێت بۆ هەرێمی کوردستان ئەو گرێبەسی کە لە نێوان مەسفایەکانی هەرێمی کوردستان و لە نێوان وەزارەتی نەوتی عێراقدا کە واژوو کرا لەو کاتەدا بۆ بەبەسی پڕکردنەوەی پێداویستێنەوە خۆی یەکام و بەتایبەتی لە شاری مووسڵ و شاری کەرکک مە پاڵێوگای بازیان تاکو ئێساش بەردەوامە لە پاڵاوتنی ئەو بەروبوومە نەوتیانی کە بۆ کەرکک لە ڕێگای مەسەرەن لە ڕێگای مەسەرەن نەوتی سپیە یاخود بنزینی یاخود گاز وایلە کار گروپیش لە بەهۆی ئەو بۆڕیەی کە لە چێلگەی نەوتی کەرکک یاخود لە بای حەسەنەوە دەگەیەندرایە خوڕمەڵە لەو ڕێگایەوە پاڵێوگەی پاڵێوگەی کارگروپ بەمبەسی تەسفیەکردنی بەروبوومەکانی نەوت بەتایبەت پێداویستی بۆ شاری مووسڵ و بەشێک لە تکریت کە نزیک بە هەردووشان نزیک ڕۆژانە نزیک لە نێوان 6 بۆ 6 بۆ 9 ملیۆن لتر بنزین دەپاڵیورە ئامادە دەکرا بۆ دەڕەوانەی مووسڵ و ناوچەی تکریت دەکرا هەر بەرمیرێکە لەو پاڵێوگانە دەپاڵی تێچوویەکە لە نێوان 8 بۆ 10 دۆلار بوو واتە دەتوانم بڵێم لە ئێستا وەزارەتی نەوتی عێراق جۆرێک لە جێگرەوەی ئەو مەسفیانەی بەردەست بووە کە بەتایبەتی ئێمە بینین لە مەسفای کەربەلایە کە لە مەسفا هەرە گەورەکان کە لە ئێستا ڕێژە بەرهەمەی کە لە دکتۆر بەڵام دەمێ وەڵامی و پرسیارە وەربگرمەوە ئەمە فشاری عێراقا بۆ ڕاگرتن و مامەڵەکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەر کۆمپانیاک دەناو هەرێمە هەبێ فشارێکی سیاسی بە بڕوای من پەیوەندی بە لایانی سیاسی لایانی ئابوووریەوە نییە چونکە حکوومەتی عێراقە و بەرمی لە نەوتانەی کە لە کار یاخود لە قەیوان دەپاڵەورات کورفەکەی یەکجار زۆر ڕۆژانە بۆ هەر بەرمیلێک 10 دۆلاری دەدا بە کار گروپ و قەیوان بۆ پاڵاوتنی ئەو بە یەک بەرمیل نەوت ڕۆژانە 120,000 بەرمیل نەوت دەپاڵیودرا لەو مەسفەیانە تو فیدەی بکە بزانە مانگانە دەکاتە چەندین ملیۆن دلار ئەمە کرفەکی یەکجار زۆری لەسەر وەزارەتی نەوتی عێراق دروست کردبوو و بەشێک لە پەرلەمانتارانی عێراق داوایان دەکرد ئەو گرێبەستە ڕابژیرێت بۆ ئەوەی دووبارە پەرە بدرێت بە شوێنگرەوەیکی تر بەڵام لە ئێستا عێراق ئێمە دەبینین نزیکە بێتەوە لە دابینکردنی ئیکتیڤا ذاتی خۆی لە بەروبوومە سوتەمەنیەکانی خۆی لەوانە بەنزین نەوتی سپی یاخود گازوایل کە نزیک دەبێتەوە بە 800,000 بەرمیل ڕۆژانە لەناوە خۆی بەکاری دێنێتەوە ئێستا ئەمە بینین مەسفای بێجی یاخود مەسفای کەربەلا چەندین مەسفایتر بەسرا پەریان پێدراوە وحدەی تریان تێدا زیاد کراوە بە مەسی پڕکردنەوەی ئەو سوتەمەنی ئەو پێداویستیانی کە لە ناوخۆی عێراق داواکاری لەسەرا مەسفانی کە باسی ئەەکەی بوونێتە جێگرەوەی کار بۆ عێراق بەرهەمانی کاتێکە ئێمە ئەگە جیاوازی بکەین لە نێوان ئەو سیاستەی لە وەزارەتی نەوتی عێراق جێبەجێ دەکەوە ئەو سیاستێک کە لە وەزارەتی سامانە سروشتیەکانی عێراق جێبەجێ دەکرێتن ئێمە دەبینی عێراق گرنگی بە پاڵپشتی ئەو سوتەمەنیە دەدات کە خۆی مەسفا دروست دەکات یاخود پاڵێوگای حکومی دروست دەکات بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان دەبینین سەرجەم ئەو پاڵێوگانێکە لە هەرێمی کوردستان هەیە پاڵێوگای ئاهلینە کەرتی تایبەتە ئەمەش بۆ کارێکی سەرەکی دادنرێت لە بەرزکردنەوەی نرخی لترێک بنزین یاخود بەروبوومە نەوتیەکان لە هەرێمی کوردستان عێراق بە ئاراستی ئەوە دەچێت چەندین مەسفای تر ناوخۆی حکومی دروست بکات جگەلەوەی ئێمە بین یەک لە پاڵێوگایە هەرە گەورەکان کە لە ئێستا لە جێبەجێکردنی ئێمە دەبینین پاڵێوگای فاوە کە ڕۆژانە دەست پێ دەکات لە 300,000 بەرمیل نەوت کە لەو پاڵێوگایە دەپاڵێورێت بەبەستی پڕکردنەوەی ئەو سوتەمەنی و پێداویستی ناوخۆیی لە عێراقدا
ئێمە دەبین ڕۆژانە ڕێژی سیارە یاخود ئەو سیارانی کە لە عێراق ڕۆژانە حرەکەیان هەیە نزیک دەبێتەوە لە 8 ملیۆن سیارە ڕۆژانە زایدەن ملیۆنەک و 500,000 ماتۆرسکیل هەیە لە عێراق جگە لە هەرێمی کوردستان ئێمە دەبین هەرێمی کوردستان نزیک دەبێتەوە لە 3 ملیۆن سیارە کە ڕۆژانە هەر یەک لە سیارانە ئەگەر جولەی پێ بکەن ئەگەر 3 لتری بۆ هەژمار بکەین نزیک دەبێتەوە لە 30 ملیۆن لتر بنزین ئەمە ڕێک ئەوەیە کە عێراق تموعیتی ڕۆژانە لە نێوان 110 ملیۆن بەرمیل نەوت بۆ 100 ملیۆنەک و 400,000 بەرمیل نەوت بەکاربێن لە مەسپان ناوخۆیەکانی خۆی کەنەوتی کەرکووکی لێوەڕوانە دەکرا یاخود کەرکووکی بۆ دەهات چ کاریگەریەک لەسەر بەرهمێنانی بنزینەکە و کاریگەری لەسەر نرخی بنزین چیە بێ؟ با بڕوای من لە چەند ڕۆژی داهات و دەست هەمومان هەز بەوەی دەکەن کە ئێستا گرێبەستەکەی نێوان وەزارەتی نەوتی عێراق و هەروەها شەریکەی کارگروپ کۆتایی پێهات لە مانجی حوزێران بوو وەسی پڕکردنەوەی پێداویستیانە و کە بەهۆی لە کارخستنی پاڵۆگای بێجی و دۆڕە بوو لە ئێستا دەبینین جۆرێک لە بەکارخستنەوەی پاڵۆگای بێجی و دۆڕە ئێستا کەوتونەوە ئیش دەبین کارگروپ ئەو گرێبەستەی کۆتایی پێهات لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق وەسی پڕکردنەوەی پێداویستیانی کە بەهۆی نەقسی ئەو پاڵۆگانەی کە ڕاوەستا بوون ئێمە دەبین ئەو دووبارە بنزین بە بڕوای من دەست بە دابەزین دەکاتن چونکە ئەو بڕێ کە لە بازارەکان هەیە زۆر زیاتر لە داواکانی بە بڕوای من لە هەرێمی کوردستان لە چەند مانجی داهات و نرخی بنزین ڕوو لە دابەزین دەکات بەهۆی زۆری بنزین لە بازارەکان کە ئەمەش کاریگەریش یەکجار زۆر دروست دەکات هەر بگرە دەتوانم بڵێم نەوتی سپیش ڕوو لە دابەزین هەتا گازوایریش بە بۆنەی ئەوەی عێراق سیاسەتی ئەکتیڤ زیاتی خۆی بۆ ئاراستەیە دەڕوات بۆ ئەوەی پاڵۆگەکانی خۆی دووبارە سەر پێ بکاتەوە زیاتر ئیحتیمام گرنگی بە پاڵۆگەکانی خۆی بدات و پێداویستی بازاری خۆی بەخۆی پڕ بکاتەوە ئێمە دەبین ئەگەر بێت و یەک بەرمیل نەوت کە ئەو 1 لتر بنزین کە لە پاڵۆگەکانی خۆی بەرهەمی دێنێت لەسەر عێراق لە نێوان 200 بۆ 300 دیناری عێراقی دەوەسێت بەڵام بەهۆی مەسەلەن کڕینی لە بازارەکانی جیهان یاخود بەهۆی کڕینی ئەو گرێبەسەی کە لەگەڵ کارگروپ یان قەیوانەیە دەبین لترێک بنزین لەسەر عێراق نزیک 700 دینار ڕادەوەسە بەڵام بەهۆی نرخی پاڵپشتی دادەبەزێنرا بۆ 450 دینار بەڵام ئەگەر بێت و پاڵۆگەیەکی حکومی بیتن تێچووی 1 لتر بنزین لە نێوان 200 بۆ 300 دینارە ئەمەش کاریگەرێکی گەورەی هەیە لەسەر دابەزینی نرخی لترێک بنزین لە بازارەکانی عێراق و هەروها داوا پڕکردنەوەی پێداویستی ناوە خۆی عێراق لە بنزین باشە کەواتە ئەگەر عێراق بڕیارێکی لەم جۆرەی دابێت دەوێت پێشتر ینی بەدیلێکی دیکەی بۆ دانابێتەوە پێشتریش ئەم پرسیارم بە شێوازێکی دیکە ئاراستە کردی کە بەدیلی کۆمپانیای کارچی دەبێ یاخۆت دەشێت چۆن حکوومەتی عێراق ئەو بڕەنەوتا و بنزینی کە بەرهەمە هاو لە ڕێگی کارەوە حکوومەتی عێراق چارەسەری بکات ینی دەشێت لە مەودووە ئەو نەوتەی کەرکووک لە کۆ پاڵاوتنی بۆ بکرێت و مشتەقاتەکانی دیکەی لێ بەرهەم بهێنرێت یەکێک لەو مەسەرەن یەک لەو پاڵێوگانی کە لە ئێستادا خەریکی بەکارخستن و پاڵێوتنی نەفتە پاڵێوگەی گەیاڕەیە و پاڵێوگەی بێجیە ئەروها پاڵێوگەی دۆڕەیە ئەمانە لێسا بە ئیش کەوتۆنەوە دووبارە خەریکە وحدەکانی زیاد دەکرێت بەمەبەستی تەسفیەکردنی ئەو نەوتێکە لە کەرکووکەوە ئاراستەی ئەو شوێنانە دەکرێت هەروات ئێمە دەبینین پاڵێوگەی کەرکوچیش لەن ئێستا خەریکی ئەو وحدەیە کە ڕۆژانە 30,000 بەرمیل نەوت لە پاڵێوگەکەی دەپاڵێودا خەریکە ئاراستەی بەرزبوونەوە دەبینێت ئەمەش بە هۆکارێکدا دێنێت بۆ جێگرەوەی ئەو بڕەنەوتەی کە بەرهەمە نەوتیانی کە لە بەهۆی کار گروپەوە بەدەست دێنرێت دەتوانم بڵێم ئەو مەسفایانە یاخود ئەو پاڵێوگانە بە تایبەتی پاڵێوگەی کەربەلا دەتوانێت پڕی بکەنەوە دەتوانم بڵێم زۆرێک لە پێداویستیەکان پێداویستی عێراق ئەو پاڵێوگانە بە تەواوەتی دابین دەکەن هەروە ئێمە نابێ ئەوش لەبیر بکەین کۆمەڵێ مەسەن ئەو کۆمەلگایانەی کەمپانەی کەمپی ئاوەرەکان کە لە هەرێمی کوردستان هەبوو کە دەبینی زۆربەی زۆری کەمپەکان ئێستا چۆل کراون یاخود گەڕاونەوە ئەو شوێنانەی خۆیان واتە پێداویستی کارەبا لەو کەمپەکان خەریکە سفر دەبێتەوە بە تایبەتی لە کارەبا پێداویستی نەوتی سپی
بەڵێ لەسەر ئەمە لە پڕکردنەوەی پێداویستی سوتەمەنیەکان کە کەوتو بە سەر وەزارەتی نەوتی عێراق دەتوانم بڵێم جۆرەك لە کۆتایی پێهێنان بەو کەمپانە کۆتایی پێهاتوە ئەوەش وای کرد لە وەزارەتی نەوتی عێراق کۆتایی بەو گرێبەسە بینیتن. باشە دکتۆر ئەما کەمە دوا پرسیار یعنی چاوەڕێ دەکرێت لە بەرامبەر ئەمەی کە لەگەڵ کۆمپانیای کارکراوە کۆمپانیەکانی دیکە هەرێمی کوردستانیش بگرنە ئەو کۆمپانیانی کە لە هەرێمی کوردستان هاوشێوەی کۆمپانیای کار دیارمە بەستمە کار دەکەن. پێشتر باسی لە کۆمپانیای قەیوان کرد یاخود بنمونە خۆت باسی لێوە کرد بەڵام کۆمپانیەکانی دیکە یعنی چاوەڕێ دەکرێت لە داهاتوو تا هەمان هەڵوێستیان لە بەرامبەرا بکرێت دەیگرێتەوە بڕیارەکە بەگەرێکی بەڵێ بە ئەگەرێکی زۆرەوە مەسەرەن ئەو محەتەی کارەبا هەیە بە دابینکردنی پێداویستی کارەبا بە تایبەتی لە شاری مووسڵ و کەرکووک هەروەها پڕکردنەوەی پێداویستی سوتەمەنی بەروبوومە نەوتیەکانە کە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە کار و یاخود قەیوان کە ئەوانە بڕۆلەی گەوریانە و لە پڕکردنەوەی پێداویستی کە لەماوەی لە نێوان ساڵانی 2014 بۆ ئێستاکە کە دروست بوو بەهۆی داخستنی و پاڵێوگانە ئێمە بینین دووبارە پاڵێوەکانی عێراق وردە سەرپێ خرێنەوە بەبەسی دابینکردن و پڕکردنەوەی پێداویستی ناوەخۆیی بڕوام وایە لە چەند ساڵی داهاتوو لە ئێستا میرین کە کۆتایی هات بەو گرێبەسێکە لە نێوان کار و لە نێوان وەزارەتی نەوتی عێراق هەبوو وەروە لە چەند مانجی داهاتوو لەوانەیە قەیوانیش بگرێتەوە لەوانەیە ئەو کارەبایی کە لە هەولێرەوە بەتایبەتی لەو محەتانە کە ئاراسی مووسڵ و کەرکووک دەکرا لەوانەیە ئەویش کۆتایی پێبێنرێت چونکە عێراق ئێستا ئەمڕۆکە چەندین گرێبەستی کردوڵانەوە لەگەڵ ئوردن بەمەسی دابینکردنی 900 مێگاوات کارەبا بۆ عێراق بە هەرزانتر و پاڵێوەکانی ناوە خۆشڕۆڵێکی یەکجار گەورەی هەیە لە دابینکردنی ئەو پێداویستیانی کە لەوانەیە چەندین محەڵتەی نوێ دروست بکرێتن لە عێراق مەبەستی پڕکردنەوەی پێداویستی ناوخۆ لە بەروبوومە نەوتیەکان بێت یاخود کارەبا و وزە بیتن بۆ هاوڵاتیانی خۆی. بەڵێ دیارە دکتۆر من زۆر چێژم لە زانیاریەکانە وەرگرت زۆر خۆشحاڵ بووم کە میوانی ئێمە بووی دووبارە سپاس بۆ بەڕێز دکتۆر ڕەبی سەمەد مامۆستای زانکۆ لە هەولێر و میوان مابووی ماندوو نەبی.